بەمبەستی گرنگیدانی زیاتر و ئاوەدانکردنەوەی ناوچە گەشتیاریەکانی قەزای خانەقین بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری خانەقین چەند پرۆژەیەکی گەشتیاری لەسەر کۆرنیشی خانەقین جێبەجێ دەکات باوکاری سەرۆکایەتی شارەوانی خانەقین بۆ ئەوەی بتوانرێت زۆرترین گەشتیار ڕوو لەم ناوچە گەشتیاریانە بکەن. ئێمە وەکو گەشت گوزاری خانەقین بە هەمانگی لەگەڵ شارەوانی خانەقین لەم شوێنە لەسەر کۆرنیشی خانەقین پرۆژەیەکی ناوەندی مامناوەند توانیمان لێرە ئەنجام بدەین و بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان چەند پرۆژەیەکی لە سنووری گەرمیان دروست کردووە ئەوەیشە وەکو قۆرەتوو و مەیدان شەمل خانەقینشی کردووە ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری خانەقین لە ئایندەدا ئینشاڵڵا چەند پرۆژەیەکی ئامادەکەین بۆ ئەو شوێنە گەشتیارانە ئینشاڵڵا زۆر احتیمام دەدەین ئەو شوێنانە. هاوکاتیش سەرۆکایەتی شارەوانی خانەقین بە ئامانجی زیاتر بوژانەوەی شوێنەوارە گەشتیاریەکانی قەزاکە بە بەردەوامی کاریان کردووە بۆ ئەو مەبەستەش هەنگاوی جدیان ناوە لە بواری گەشتیاریدا. هەڵسیان دروستکردنی پارکی گەرا خێزان لە خانەقین وەڕاستە و خێزان لە خانەقین شوونی نییە بعد شەوانە سراحەت ناوکە شوونی تەنەفوس بوت مش هەڵسیان وەل کادرەکان بەلەدیەی کوردستان شارەوانی کوردستان دروستکردنی ئەی پارکە ئەرا خێزان زیاتر سراحەت بکە شەوان و ڕۆژ تێن سەردانەی لاکەن و سیرکەین لە محافزە دەشتەکان لە ناسریە لە سلێمانیە لە بەعقوبە لە بەغداتیان سەردانەی شوونەکەن شوونەکە پویان فەرە خۆشە دەستخۆشی لیمانکەن ئێمەش حەزکەین زیاتر گەورای بکەین داواکارم لە حکوومەتی کوردستان هاوکارمان بوون هەرچەند هاوکارمان بینە بەڵکو زیاتر هاوکارمان بتوانین شوونەکە زیاتر گەوراوەکەین. لە سنووری قەزای خانەقین زیاتر لە 30 ناوچەی گەشتیاری هەیە لە ماوەی ڕابردووشدا بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری خانەقین توانوێتی بەشێک لەو ناوچە گەشتیاریانەدا پرۆژەی خزمەتگوزاری ئەنجام بدات و بڕیاریشە ژمارەیەکی تری پرۆژەی گەشتیاری لەو شوێنە گەشتیاریانەدا جێبەجێ بکات. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.